من فؤاد عليمة لشاري هولير لدايق بوما لمحلي خانقا صالي 1951 لقطاب خانة دستم بيكرت حزم ذكر لهنري لناو تزوجي هنري دجيام زور نيزيك بوم لما مصطا يحيى مرزان واحد مرزاني نمر تمشاينم ذكرت اوان ايشي هنري عن ذكرت وكو كما قوربهم مجموعك هنرمندان لقلوي برادر بوين بيكو بوين مو هنرمندن وكو ما مستقرني زميل نمر دار محمد علي نامق علي دعاء لقل كاك اشتياردو اوانا لتصاي خاني مسكوي لبير ما دست من پیکر با قسان کردن لسر هنر دوای لسالی 1960 چوم ویستم بچم بغدا چونکە لە هەولێر نەبوو هونەرە جوانیەکانی بەغدا 5 ساڵ بوو دەستم بە پەیکەرتاشی کرد لە هونەرە جوانەکانی لە مەعهەدی لەوێ دوایەی پاش ئەوەی تەواوکردنی مەعهەد لەوێ بەردەوام بووم بە پەیکەرەکان بەجێ چیمان دەکرد یعنی ئەو وەختەی نا برۆنز هەبوو نا شت هەبوو ئەوە لە ساڵی 60ەوە وەکو بلێ تەخەڕوجمان کرد لە مەعهەدی ویستم بچمە ئیتالیا یەک کەلیمەی ئیتالیمان نەدەزانی گەیشتینە ڕۆمای ساڵی 74 لە 74ەوە ئەوجا یەکسەر دەبوایە دەست بە دیراست بکەی ئەوجا من قەت نەمویستووە لەو حتاکو ئێستا لە کارەکانم ئەو کولتورەی خۆم بزر نەکەم جگە لەوەی شتی نوێ فێر بم ئەو دوو کولتورە وای لێ کرد یعنی زەنجین بوو ئیشەکانم.
چەند شتەکەیە وەکو ڕەمز بەکاری دەینم ئەوە ڕەمزی کوردیە و چەند شتیش هەیە شەکلی نوێیە ئەوەش کولتورەی ئەوروپایە یعنی زیاتر لە شەکلەکەم ئیستفادە کردیە لە ئەوروپای کە فیگەری خۆم دەکەم دائیمەن فیگەرم کردووە بەس ڕەبتی هەیە لەگەڵ چەند ڕەمزێک کە دەلالەت دەکا ئەوە کولتورایەکی ترە ئەوجا دوو کولتورە دوو سێ کولتورای ئەوە لەگەڵ یەک ئەوەکان ئیشەکان زیاتر زەنجین دەبن چونکە کولتورە یەکەکە لە بیناغەی گەلێک هەر کەسە هەر گەلێک کولتورەی خۆی هەیە مەجموعەی کولتورەی ئیتاڵی و کوردی وامی لێکرد زۆر شت کەشف بکەم. ئیشەکانم هەمووی زیاتر بە برۆنزە بە برۆنز دەیکەم لەوێ زۆر شار لێم داوا دەکەن کە وەکو گۆڕەپانێکی نوێ دەکەنەوە دێن لێم داوا دەکاتن کە پەیکەرێکی دابنێم ئەوجە لە زۆرەها شارەکانی ئیتالیای پەرکەرم هەیە وەکو فلۆرەنسا وەکو چێرتالدۆ وەکو گرێڤێ ئینکیانتی وەکو شارەکانی تریش فێرارە لە زۆر جێگای جێگام هەیە دوایێ تقریبەن لە 20 پەیکەرم هەیە لە دەورا پشتی شاری پۆپی لە فەکتۆریە چێلێ ناوی وەکو ئەو پەیکەرانە دەکەم بەڕاستی فکر دەکەمەوە دەڵێم هەتاکو ئێستا شتێکم نییە لە هەولێری ئەوەش بەداخەوە یعنی ئەو جارە هاتیمە لە بۆ مەشروعاک هیوادارم بەس قسان نەبیتن مەشروعەکە تەطبیق بکرێتن و بۆ تیمسالێکی گەورە لە ناوی شاری هەولێری دابنێم. هاتمەوە هەولێر زۆر گۆڕایە ئەم تقریبان 51 ساڵە لە ئیتالیامە زۆر گۆڕایە زۆرش خۆش بووە جوان بووە بەڵام بەڕێی من دوو شتی کەمە یەک داری کەمە دار و درەخت و باخچە و شتی وای کەمە سیارە زیاترە لە باخچەکان یەکیش هونەری کاری هونەری کەمە هیچ گەلێک بەسەر ناکەوی ئەگەر گرنگی بە هونەر نەدا ئەوە وەکو قاعیدەکە چونکە هونەر هەستێکی خۆشمان دەداتێ و نزیکمان دەکاتەوە لە جوانی
بەڕێی من مەسەلەن هەندێک جار پێم دەڵێن مەسەلەن ئەوە خەڵکەکەمان لێی تێناگا. ئەوە بەڕاستی مهم نییە لای من، چونکە من نامەوێت شتێک حازر بکەم خەڵکەکە ڕۆژێک دوو ڕۆژ دەیبینی دوای لی بێزار دەبیتنەوە، یعنی هیچی ناداتێ، بەڵکو من دەمەوێت شتێکی نوێ بکەم هەتاکو خەڵکەکە دەست پێ بکە بە پرسیار ئەوە چییە لۆ ئەو های کردیە لەبەر چ ئەو شتە هەیە لەبەر چ، چونکە وا لێ دەکا خەڵکەکەی نێزیک دەکاتەوە. ئەو نێزیککردنەوە یعنی ئینسانی پێشکەش سەرکەوتوو دەکاتن. ئەگەر شتێکی حازر بی لەوەیە تەمەشای دەکەی و تەواو دەبیتن، بەڵکو شتێک زیاتر بی گەورەتر بیتن یعنی وای لێ دەکا ئەتوو دەڵێ لۆ ئەو هونەرمەندا ئەو شتەی کردێ، پرسیار لە خۆت دەکەی، مناقەشە خەڵق دەکاتن. هەر کەسێک بە جۆرەی کولتورەی خۆی بە جۆرەی ئەو ئایلەی لێی ژیایە تەمەشای هونەر دەکات، جیاوازە لە من لە یەکە شتکە لە یەکە شتکە، ئەوە شەخصیە بەخۆی. زۆر هونەرمەندێک هەیە، مەسەلەن مامۆستاکەم زۆر تەسیری لە ئیشەکانم کرد، ئیمیلیۆ گرێکۆ، دوایە مەنزوو هەیە یاخود مێتۆرای ئیشەکانیان حەز لێ دەکەم، چونکە فیگەرن و بە شێوەیەکی تایبەتی. لە ئیتالیا قانونێک هەیە ئەگەر گۆڕەپانێک دروست بکەی یاخود عیمارەك دروست بکەی یاخود شتێکی مەکتەبێکی دروست بکەی 2% شەریکەکە دەبی بداتن لە بۆ کارێکی هونەری، ئەو جە بەو شێوەیە زۆر دەبیتن کارێکی هونەری. من هیوادارم ئەو شتە هەبیتن، چونکە لێرە زۆر عیمارە و گۆڕەپان و شتی وا دەکرێت یاخود جادە دەکرێتن، ئەو شتەی تەطبیق بکرێتن، یعنی بەس دەبی ببیتە قانون. نوێ معنایەوە نییە توو شتێکی غەریب بکەی و ناوی لێ بنەی نوێ. نوێ ئەوەیە کە بە زەمان تەتەوڕی کردووە، یعنی کەم کەم تەتەوڕی کردیە و بە تەجروبە هەتاکو گەیشتیتە ئەو نوێیە. ستا زۆر کەس کار دەکا بە ناوی نوێ، بەڵام دەبینی خۆت هەستی پێ دەکەی ئیشەکە لە جێی نییە. ئیتالیا لە 500ەوە دەورێکی گەورەی هەبووە لە هونەرەکانی بۆ بوونەی هونەرەکانی،
هەتاکو لە کلاسیکەوە هەتاکو ئەکادیمی هەتاکو کاری نوێ وەکو پێشتر گۆتم کاری ئەو ئیمیلیۆ گرێکۆ جا ئیتالیا دەورەکی زۆر باشی هەبووە ئیتالیا فەرەنسا ئیسپانیا ئەو شوێنانە شتی نوێیان کرد وەکو مەسەڵەن گەودی مۆزایکی نوێی کرد مەوادی کۆ کردبەوە و بەکاری هێناوە یعنی بە شێوەیەکی هونەری ئەو دەورە دیارە. میکلانجلۆ نەحاتێکی زۆر بەقووەتە و گەورەیە. میکلانجلۆ وەکو جسمی دەکرد قووەتێکی دەدایێ بەواستە و عەزەڵات و ئەو شتانە قووەتێکی دەدا ئەو پەیکەرانە. جیاواز بوو لە ئەوانەی سەردەمی ئەو کە پەیکەریان دەکرد جداریەیان دەکرد ئیشەکانی دیارە بە قووەتە یانی. لە پەیکەرەکان مەسەڵەن مانزوو پەیکەری بە شێوەیەکی فیگەر بە شێوەیەکی نوێ دەیکرد. مهمە مێتۆرای کە هەموو دموچا و پەیکەرەکانی ئەغریقی هەموو بە گەورەیی کرد. جاوای کرد کە پارچە پارچە هەر شتێک باڵێکی لەسەردانە بۆ ئیشێکی فەنی یعنی قەتع کرایە بڕاوەوە. بەڵێ زۆر هونەرمەندی گەورە هەنا ژیان ناسی ئەو جا وڵاتانە هەموو زەنجیم بوونە بەو پەیکەرانە. وەڵا من بەخۆم دوو پرۆژەم هەبوو. یەک ئەوەی لە بۆ هونەرمەند واحید مەرزانی بکەم ئەوە دەستمان پێ کردووە چاڕۆژ لەوەی پێشتر دەستمان پێ کردە. ئەوە مەشروعەکە سەرکەکەی لەگەڵ کەمان پالێتەکەش دەبیتە قاعدەی ئەو نەحتەی هەتا بتوانن ئانکە لە خەڵکەکە لەسەری دابنیشیتن. یەکچی پرۆژەیەکی تر تیمسالێکی خۆم دەمەوێت پەیکەرێکی خۆم لە شاری هەولێر دابنێم.
بکەین.